بنێرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکە سڵاوتان لێ بێت وا دیارە لەو کەشە ساردەی هەولێری پایتەخت ڕۆژ دوای ڕۆژ نرخی دۆلار دادەبەزێت بە شێوەیەک لە ئێستادا بەهاکەی بە شێوەیەکی بەرچاو لە دەستداوە. من کەمێک لەمەوبەر گفتوگۆم لەگەڵ کەیفی خۆشنا و وتەبێژی بازاڕی دۆلارەکەی شاری هەولێر کرد. ئەو ئاماژەی بەوەدا لەگەڵ داخستنی بۆرسا هەر 100 دۆلارێک بەرامبەر بووە بە 149,000 دینار بەراورد بە بەیانی نزیکەی 200 دۆلار بەهاکەی لە دەست داوە و بەراورد بە دوێنێش بەهاکەی بە زیاتر لە 500 دۆلار 500 دینار لە دەست داوە. لە ئێستادا هاتوومەتە لای یەکێک لە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو لە شاری هەولێر. لێرەدا هەر 148 هەر ببورن هەر 100 دۆلارێک بە 148,800 دینار دەکردرێت و هاوکات هەر 100 دۆلارێک بە 148,950 دینار دەفرۆشرێت بەوانەی کە سەرقاڵی ئەوەن مامەڵەی کڕین و فرۆشتنی دۆلار دەکەن. جێی باسە بەراورد بە چەند هەفتەیەک لەمەوبەر نرخی دۆلار 1000 تاکو 1500 دینار وە زیاتریش بەها ڕاستەقینەکەی خۆی لەدەست داوە. شارەزایانی بواری دۆلار و درا و باز لەوە دەکەن هۆکاری سەرەکی دابەزین و کەمبوونەوەی نرخی دۆلار دەگەڕێتەوە بۆ ئاڵنگاریە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی تری جیهان بەتایبەت لێدوانەکان و ئاماژەکانی دۆناڵد ترەمپ لە ماوەکانی ڕابردوو و هاوکات یەکێک لە هۆکارەکانی تری دابەزینی نرخی دۆلار لە هەرێمی کوردستان و عێراق دەگەڕێتەوە بۆ ئەوەی بانکی ناوەندی عێراق دۆلارێکی ئەکجار زۆری خستۆتە بازارەوە بەمەش دۆلار بەهاکەی لەدەست داوە. لەلایەکی ترەوە شارەزایانی بواری دۆلار باز لەوە دەکەن کە یەکێک لە هۆکارەکانی تر بریتە لەوەی کە لە ئێستادا ئێمە بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزان دەڕۆیدوە وەکو هەموو ساڵانی ڕابردوو لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان نرخی دۆلار بەها ڕاستەقینەکەی خۆی لەدەست دەدات و بە شێوەیەکی بەرچاو دادەبەزێت. وەک ئاماژەم پێدا بە نزیکەیی 40 خولەک بۆ 45 خولەک لەمەوبەر لەگەڵ داخستنی بازاڕی دراوەکەی شاری هەولێر نرخی هەر 100 دۆلارێک بەرامبەر بوو بە 149,000 دینار. بەڵام لە ئێستادا هەر 100 دۆلارێک دابەزیوە بۆ 148,950 دینار واتە بە 148,950 دینار دۆلار دەفرۆشرێت و هاوکات بە 148,900 لە هەندێک شوێنیش بە 148,850 دینار مامەڵەی پێوە دەکرێت و دەکردرێت. ئەمەی کە هەیە ئەم ئاڵنگاریانەی نەی دۆلار کە بەم شێوە بەرچاوی ئێستا دابەزیوە هۆکاری زۆری هەیە کۆمەڵێک ڕەهەندی جیاوازی هەیە. یەکێک لە هۆکارەکان وەک باسم کرد لێدوانە یەک لە دوای یەکەکانی دۆناڵد ترەمپ سەرۆکی نوێی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هۆکارێکی تریش ئەوەیە کە بانکی ناوەندی عێراق بڕێکی ئەکجار زۆری دۆلاری خستۆتە بازارەوە بەمەش لە ئێستادا بەراورد بە چەند هەفتەیەک لەمەوبەر نرخەکە بۆ 1000 تاکو 1500 دینار و زیاتریش دابەزیوە. ئەوەی کە هەیە ئەو کەسانەی کە دۆلاریان هەیە هۆشداریان پێ دەدرێت دۆلارەکانیان لە ماڵەوە بپارێزن و ئاگداری بن. ئەوەی کە بۆم باس کردن تەواوی ئەو زانیاری و پێشاتانە بوو لەسەر گۆڕانکاریەکانی نرخی دۆلار لە هەولێری پایتەخت و هەرێمی کوردستان. لەبوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.